والله ئەگەر قسە دەکەتش بکاتش باوەڕی پێکەی ئەسێوم بۆ بکە دوێنێ ئێوارە چی ڕوویدا چۆن پێویستان پێوەکراکە داوای خواردنیان سەرەتا بەخێر بن دەستخۆشتانی دەکەم دوێ نێوارەی تەوری سەعات سێ و نیوە تەلەفۆنێکمان و هات لەلایەن کەسێکی خۆی بە کەسەشکە ئەناسران داوای خواردنی کرد داوای خواردنەکەی سۆری کرد ئیدێمش پێم گوتم بەرە مەطعەمێ خواردنەکە زۆرە با لەوێن دەر قسەی سە بکەین لە سەعات ڕۆژتانە گوتی نا مشکلە نییە 35 جێ خواردنەوە دابنێ 35 عایلێ هەر عایلەی سێچار منداڵی دەگەدایە گوتمە خەر مامۆستا لە تو ناناسم و بۆ شەوەیە گوتم نەوەک دوایەکەمە تووشە مووقیفەی بین گوت نانە گوتی فڵان کەسم بە ناوەچی قسەی کردیە کام نێکم کەس نییە بەم ناوەی قسەی دەکەم بکە وەی لە زۆر مەطعەمەکانت کەش کردیە لە شەقڵاو و لە هەولێرش هەر لەو هەفتەیە ئێمە سێم مەطعەمین کەوشتممان بەسە بێت ئیدی خواردنەکەمان بۆ دانا سەعات شەشی تەلەفۆنم لۆ کرد گوتم مامۆستا خواردنەکەت حازرە بۆ 10 دقەیەت کە دێم ئەمیش تەلەفۆنم داخستەوە بۆ سەعات شەش و نوێ هەر نهات تەلەفۆنەکەم بۆ کردەوە گوتی ئەو میوانە بەڕێکەم ئێستا دێم وڵای دیکە میوانەکەی بەڕێ کرد بە حسابی خۆی دەبی هاتبە سەعات نزیک هەفتی بوو تەلەفۆن داخسترا بووە تا ئێستا دوایەوە ئەو خواردنە چیتان لێ کرد ئەو خواردنەمانە هەمووی بەسەر ماڵە فەقیر و هەژاران دابەش کرد کردمانە سەدەقەی مام دەروێشت باسیەوەم بۆ بکە بڵێم چەند شیش خواردن کەباب و گۆشتان دانابوو والله جەس هەر خوانچەی یعنی هەشیش بوو هەندێک کەباب بوو هەندێک تکەی گۆشتی بوو هەندێک تکەی مریشکی بوو بە مەبلەغی پارەی تقریبا ملیۆنێک و 130 هەزارەکە خۆی شیشی کەباب بڵێیان شیشی تکە لێرە بە چەندە نەفەری بە 9000 هەموو یەک سعرە بەڵێ دوو شیشە شەکان گەورەیە ئەی لە دوایەوە سکاڵاتان تۆمان نەکردووە بەدوانە بەرێوەڵا جەماعەتی ئاسایشی بەخۆ هاتنە سەرخەت جەماعەتی مکافعی بەڕقم شتەکانمان لەو ناردینە ئەوان بەخۆ ئیش لەسەر مۆزوعەکەیکەن باشە بڵێم باسی ئەوەت کرد بە ناوێکی خوازرا و پێوەدی پێوەکردم ئەو کەسە بڵێم ناسرا بوو لای تۆ پێشتر خواردنشتی بووە لێرە بەخوای ناڵا ئەو کەسە دانی ئەم ناوە خوازرا نەبوو لە لای من بەسانی زۆر گوتی هاتی مەکنەت و نانم خواردێت و فلان کەسی کوڕی فلان کەسی بەو شێوەیە ینی بە شێوەیە قسەیەکی کە کەسەشی بە تەمەن بێت شەرم لێ بکە یعنی قسەش لەگە بکەیت لە دوایەوە باس لەوە کرد شەشونی پەیوەندی پێوە کرد بایلەکەی داخرا بوو بڵێم درەنگانی دوێنێ شەو ئەمڕۆ پەیوەندی بە ژمارەوە کردوەوە هەر داخراوە تەلەفۆنمان زۆر بۆ کرد تەلەفۆنەکەی داخرا بوو دواتر هەتا سەر تەلەفۆنەکەی داخراوە ینی باس لەوە کرد کە کەسی تریش تووشی ئەم باب هەر لەو هەفتەی دوو کەسیت کات دوو مەطعەمێت کات تووشی وەزعی بووینە دوو کەسی دوو مەطعەمەکەت کە وەچی من بۆ شێوەیە تووشی وەزعی بووینە داوای خواردنی لێکردێ داوای پارەش لێ کردیا دواتر تەلەفۆنەکەی قەپات کردیا پێشتر هەبووە بڵێم خەڵک لە ئێوە داوای خواردن کا بەو بڕەپارە زۆرە یاخود ئەو هەموو خواردنە داوا بکە ئەو گرفتتان بۆ بەڵێ پێشتر هەبووە خواردنەکە لەوەش زیاتر داوا کرایە بەس هیچ گرفتمانەوە دروست نەبووە چونکە شەخصەکە دیار بووە کەسەش ناسراو بووە چۆن باوەڕت پێکرد کە ئەو کەسەت ناناسی وەڵای ئەگەر قسە دەکەتش بکاتش باوەڕی پێکەی چونکە لە ئەدا قسەکردنی کەسەکی هەندێک بەتەمەن دیار بوو هەنێ خۆی بەحاجی ناسران کەسەکی بە حسابی خۆی زێڕنگر بوو کە دەگە هەمووشیان عنی هە بەو ناوەی قسەی کردیا بەڵێ گۆدی خەڵکی دیانامە گۆدی خەڵکی دیانامە میژاندی فکرم لێ کردەوە عنی هیچ ناوەک نەبوو بەو شێوەی بەزیدی تازە دامان ناتوش بوو